هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورتسات و ماڵەکەی هەمووان لە خزمەتتانە لە زەمبیلەیەکی نوێی بەرنامەی چارەیە دێنە خزمەتتان پاشەی کە زەمبیلەی ڕابردووی چارە تایبەت بوو بە مناڵان و نەخۆشیەکانی مناڵان ئەم زەمبیلەیە تایبەتە بە خێزان. ئەم زەمبیلەی بە بەرنامەکانمان لە 10 زنجیرە پێک هاتووە و هەر زنجیرەیەکیان تایبەتە بە نەخۆشیەک یاخود زیاتر لە نەخۆشیەک کە پێویستە کارە ناو هەموو خێزانێکە زانیاری هەبێ دەربارەی. یەکەم ئەڵلقەی زەمبیلەی خێزان دەست پێەکەین بە باسکردن لە نەخۆشیەک کە لەم ئاژەڵەوە تووشی مرۆڤ بێت کە بریتە لە پشیلە. ئەگەرچی پشیلە دایان نەخۆشی هەیە کە دەکرێت لە ڕێگەیەوە مرۆڤ توش بکات و لە نەخۆشی مرۆ ئاژەڵەکانە، بەڵام ئەو نەخۆشەی دەربارەی پشیلە زانراوە لە جۆرە جیاوازەکانی پشیلە لە شوێنە جیاوازەکانی نییە ئەو نەخۆشیە کە پێی دەوترێ دەردە پشیلە. ئەو نەخۆشیی کە خانمان زۆر لێ ترسن لە ترسەوەی کە یاخود نەزۆک بن یاخود خوا نەخواستە تووشی لە بارچوونی مناڵەکانیان بن. لێکۆڵینەوە زانستەکان لە شوێن جیاوازەکانی دنیاە ژمارە و ڕێژەی توژون بەم نەخۆشیە بە شێوازی جیاواز دەخەمڵێنن. لە وڵاتێکی وەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە چاوەڕوانەکرێت لە سای 11 خەڵک، واتە لە 10 کەس کەسێک دەردە پشیلەی هەبێت کە ژمارەکان تەنها لە ئەمریکا 40 ملیۆن کەسە. لە هەندێک شوێنی جیهانە لە سایە 60 خەڵک دەردە پشیلەیان هەیە و زۆرینەی زۆری ئەم خەڵکەش نازانن کە تووشبووی نەخۆشیەکەن و لەوانەیە نیشانێکی کورتخایەن یاخود هیچ نیشانێکیان پێ دەرنەکەوێت یاخود لە قۆناغەکانی تری ژیانە نیشانەی درێژخایەنیان لێ دەرکەوێت. وا چاوەڕوانەکرێت لە جیهانە لە 3 کەس کەسێک دەردە پشیلەی هەبێت. بەڵام پرسیارەکەوەیە ئەم نەخۆشیەکە هێندە بڵاوە ئێمە چەند زانیاریمان هەیە دەربارەی ڕێگاکانی گواستنەوەی دەردە پشیلە چییە و مێژووی ئەم نەخۆشیە لەکوێوە سەرهەڵەیە. بۆ زانیاری بەڕێستان هەندێک لە لێکۆڵینەوەکان کە لەسەر مرۆڤە مۆمیاکراوەکان کراوە، ئەو مرۆڤانەی کە چەند هەزار ساڵێک بەر لە ئێستا ژیاون دەردە پشیلەیان تێدا دوازراوەتەوە. ئایا هیچ نەخۆشیەکەیەکەوەمان لێ بکا پشیلەمان خۆش بێ؟ ئایا تۆ نەخۆشیە و هەیە؟ لەوانەیە هەو بێ، چونکە ئەم نەخۆشیە زۆر لەوە زیاترە کە تۆ بیری لێکەیتەوە. ئێمە باز لە نەخۆشیەکەکەین کە پێوترێت دەردە پشیلە. توکسۆپلاسمۆسیس و بەهۆی تۆکسۆپلاسماوە دروست دەبێت. تۆکسۆپلاسما وەک هەر مشەخۆرێکی تر لەسەر جەستەی خانەخوێیەکەیەژی و پێویستی بە خانەخوێیەکەیەتی بۆ ئەوەینەوە بخاتەوە. بۆ ئەنجامدانی ئەم کارەش هەڵەسێ بە ڕێخستنی هێڵکاریەکی گۆڕانکاری لە مێشکە. ئەوانەی کە تووشە بن بریتین لە پشیلەکان، نێچیرە خۆڵە مێشیەکان وەک مشک و جرج و باڵندەکان و هەموو زیندەوەرە شیردەرەکان لە نێوانیاندا مرۆڤ. بە بەڵگە سەرمێراوە کە توشبوونی مرۆڤ بەم نەخۆشیە گەڕێتەوە بۆ سەردەمی میسرێکۆنەکان، چونکە چەند نمونەیەکی ئەم نەخۆشیە لە مۆمیاکانی ئەو سەردەمەدا دۆزراوەتەوە. لە ئێستادا نزیکەی 1 لە سەر 3 دانیشتوانی جیهان توشبووی ئەم نەخۆشیەن. زۆری نەشیان تەنانەت نازانن ئەو نەخۆشییان هەیە لە مرۆڤی تەندروستدا زۆر جار نیشانەکانی دەرناکەون. ئەگەر دەریش بکەون نیشانەکانی لە نیشانەکانی ئەنفلۆنزاچێ، بەڵام ئەوانە تەنها نیشانە فیزیکیەکانن. تۆکسۆپلازما بە هەمان شێوە لە نێو مێشکماندا شوێنی خۆیەکاتەوە و لە پشت دیمەنەکانەوە تێکەڵی هەڵسو کەوت و ڕەفتارمانە بێت. بۆ ئەوی تێبگەین بۆچی واکات با پێکەوە سەیری سوڕی ژیانی مشەخۆرەکە بکەین. لە کاتێکا مشەخۆرە ئەتوانێت بە شێوەیەکی پراکتیکی لە نێو هەموو خانە خوێنەکاندا زیاد بکات، بەڵام لە ڕێگەی سێکسەوە تەنها دەتوانن لە ناو ڕێخۆڵی پشیلەدا زیاد ببن. ناوەکانی ئەم مشەخۆرە پێیان دەوترێت ئۆئۆسیست، لەگەڵ پاشەڕۆی پشیلەکەدا دێنە خوارەوە. تەنها لە یەک پشیلەدا زیاتر لە 100 ملیۆن ئۆئۆسیست دێتە خوارەوە. ئەگەر هەر گیانەوەرێکی تر بۆ نمونە مشک بەڕێکەوت ئەو پاشەڕۆیە بخوات، ڕاستەوخۆ خانەکانی مشکەکە تێک دەشکێن و تایدا پێدەگەن تا دەتوانن کیسی خانەی دروست بکەن. ئەگەر ئەم مشکەش لەلایەن پشیلەکەەوە بخورێت، ئەوە کیسە خانەیەکان چالاک دەبن و نەوەی تر دروست دەکەن و بڵاو بنەوە. ئۆئۆسیستی نوێ دروست دەکەن بەمەش سوڕی ژیانەکەی تەواو بێ. بەڵام لێرە کێشەیەک هەیە. سروشتی ئاسایی مشک کە هەمیشە دوورەکەوێتەوە لە پشیلە واکات ئەم سوڕە بە ئاسانی وەک خۆی تەواو نەبێت. تۆکسۆپلازما چارەسەرێکی هەیە بۆ ئەم کێشەیە. مشەخۆرەکان خانەی خڕۆکسپیەکانی خوێن تێگەشکێنن بۆ ئەوەی لە ڕێگەی ئەوانەوە بگەنە مێشک، لەوێ دەتوانن زاڵ بن بەسەر ترسی سروشتی و ناوەچی و نێچیرەکەیاندا. ئەو مشک و جرجانەی کە تووشێ بن لە جوڵەدا خاوە بنەوە و کاردانەوەی هێواشیانە بێ بۆ دەوروبەریان.
لە هەمووی نامۆترەوەیە کە توشبووەکان زۆر ئارەزووی پاشەڕۆی پشیلەکانەکەن بەو هۆیشەوە بەریەکەوتنیان زیاترێ بێ لەگەڵ پشیلەکاندا ئەمە ژواکات مشەخۆرەکە بتوانێت سوڕی ژیانی خۆی تەواو بکات مشەخۆرەکە چۆن نەتوانێت لەمەدا سەرکەوتوو بێ هەرچەندە تا ئێستا و میکانیزمە دیار نییە بەڵام وا دەرەکەوێت کە تۆکسۆپلازماکە ڕێژەی دۆپامین بەرز بکاتەوە کە گوێزەرەوەیەکی مێشکیە و پەیوەندی هەیە بە ڕەفتار و سروشتی حەزکردنی زیاد لە پێویست بۆ شتێک هەر بۆیە لێرەدا بیرۆکەیە گێتە پێشەوە کە ئەو توشبوانی تۆکسۆپلازمایان هەیە و دۆپامینیان زۆر بووە لەگەڵ ئەو نیشانە کیمیاویانەی کە دەبنە هۆی هاوسەنجی هەستەکان لە ئەنجامدا تووشی چییە بن تووشی سەرسامبوونی کوژەرە بن بەڵام مشکەکانیش تەنها زیندەوەر نین کە تووشی ئەم مشەخۆرانە بن هەر بۆیە لێرەدا کرێت باز لە مرۆڤ و هەموو خانە خوێنەکانی تری ئەم مشەخۆرە بکرێت ئەکرێ ئەمەی مرۆڤ بە ڕێکەوت ئۆسیست قوت بین لە ڕێگەی خواردنەوەی ئاوی پیسەوە یان لە ڕێگەی خواردنی نەشۆراوە و یاریکردن لە نێو لمدا یاخود لە ڕێگەی پاکردنەوەی شوێنی پاشەڕۆ و مانەوەی پشیلەکان لە ماڵدا هەرم هۆیە شەوای کردووە کە پێشنیارەکرێت ژنانی دووجیان نابێت شوێنی خواردن و خەوتنی پشیلەکان پاک بکەنەوە چونکە تۆکسۆپلازما یان دەردە پشیلە دەبێتە هۆی کێشەی گەورە لە کاتی مناڵبووندا ئەکرێت لە ڕێگەی خواردنی گۆشتی نەکوڵایی ئەو ئاژەڵانەوە توش ببێت کە پێشتر ئۆسیستیان خواردووە دەرکەوتووە کە تۆکسۆ دەتوانێت یاری بە مێشکمان بکات توێژینەکانەوە نیشانەیەن کە پەیوەندی هەیە لە نێوان تۆکسۆ لەگەڵ حاڵەتەکانی شیزۆفرینیادا هەروەها کاردانەوەکانی خاو دەکاتەوە و تەرکیزی مرۆڤ کەمەکاتەوە لەسەر دەوروبەرەکەی هەر بۆیە یەکێک لە توێژینەوەکان ئەوە دەرەخات کە ئەو کەسانی بە زۆری تووشی ڕووداوەکانی هاتوچۆ بن سێ ئەوەندەی مرۆڤەکانی تر ئەگەری ئەوان هەیە کە تووشی تۆکسۆپلازما یان دەردە پشیلە بوو بن کەواتە ئایا تۆکسۆ دەتوانێت بە شێوەیەکی استراتیژی گێشەکردو یاری بە مێشکمان بکات بۆ ئەوەی وا لە ئاژەڵەکان و دڕندەکە بکات کە ماخۆن یان ئایا مێشکی ئێمەوەنە لە مێشکی مشک و جرجەکانە چێ کە ئێمەش بە هەمان ئەو فێڵ و هەڵخەڵەتانانەی مێشکیانەوە کە کار لەوانەکات ئێمەش بکەوینە نێو هەمانداوەوە ئایا تۆکسۆ هۆکاری ئەوەیە کە کەسانێکی زۆر پشیلیان خۆش دەوێت و لە ماڵەوەک ئاژەڵێکی ماڵی بەخێویەکەن تا ئێستا بڕیار یەکلاکەرەوە لەم بارانەوە نەدراوە تەنانەت هەندێک توێژینەوەی نوێژ دژی ئەم بیرۆکەیە بەجیا لەوەش تۆکسۆپلازما سوودێکی زۆری وەرگرتووە لە مرۆڤ بۆ ئەوی بێتە یەکێک لە مشەخۆرە دیار و کاریگەرەکان لە جیهاندا ئەمەش تەنها پەیوەندی نییە بۆەوەی کە ئێمە حەزەکەین پشیلەکانمان بێتە سەرمێزی نانخواردنەکانمان یان بیان بینە نێو جێگەی خەوتنەکانمانەوە بەڵکو پەیوەندی هەیە بۆی کە ئێستا ئاستی ژیان بەرز بۆتەوە و شێوازی بنیادنانی شارە گەورەکان بە شێوەیەکن کە بوونەتە هۆی دروستبوونی سەدان ملیۆن خانەخوێی تر بۆ ئەم مشەخۆرە کە لەوانەیە تۆ پشیلەکەشت دوودانە بن لەوانە. بۆ قسەکردن دەربارەی دەردە پشیلە پسپۆرمان لەوانەیە زۆر نەبێت بەڵام ئەوانەی کە هەمانە شارەزایکی باشیان هەیە یەکێک لەو پزیشکانەی کە لە زانکۆی سلێمانی مامۆستایە و خاوەنی زیاتر لە 7 توێژینەوەیە تەنها دەربارەی پشیلە و لەم حەڤەیەش 12یان تایبەتە بە تۆکسۆپلازما یاخود دەردە پشیلە و هەروەها لێکۆڵینەوەی ماستەرەکە یاخود ماستەرنامەکەی تایبەت بووە بە دەردە پشیلە پرۆفیسۆری یاریدەر دکتۆر ڕێبواربار ئەحمەد میوانمانە بە سوپاسێکی زۆرەوە پرسیاری یەکەم کە ئەمێ دەست پێ بکەم لەم بابەتە لەبەرەوەی نەخۆشیەکە بە دەردە پشیلە ناسراوە هەموو پشیلەیەک دەکرێت مرۆڤ تووشی دەردە پشیلە بکات ئەم پشیلەی کە دێ بە تەنیشتمانادێت تۆ ڕاب ئێمە با لێی نەترسین چونکە هەموو پشیلەیەک لەم وڵاتە لەم شارە لەم جێگایە شەرت نییە دەردە پشیلەی هەبێ چونکە ئەو پشیلانی کە پاک ڕاگیراون کە تەندروستن هیچ ترسمان لێ نەبێ لە ژیانیشا چۆن ئێمە مرۆڤەژین ئاژەڵیش ئەژێ ئەتوانین هاوبەشی ژیانی بکەین و لە ناو ماڵیشا وەکو خۆمان بژێ ئەوانەی کە لە نێوان مرۆڤ و ئاژەڵە هاوبەشن و ئەکرێ بۆ یەکتی بجۆزینەوە ئەگەر لە حاڵەتێکا پشیلێکمان هەبێت نەخۆش بێت کە دوجاری نەسەر وردەکاری نەخۆشیەکە پاک نەبێ نەکوترابێ بۆ شەی کە جەنابەت باست کرد بەدەستدان لە تووکی پشیلەکە نەخۆشیەکەمان بۆ گوازرێتەوە یەکەم شت جەنابە باشێەوە کرد ئێمە پشیلەیەکمان هەبێ نەکوترابێ پاک و خاوێن نەبێ شەرت نییە ئەوەی نەکوترا و پاک و خاوێن نەبێت تووشی دەردە پشیلە بوو بێ بە تێستێکی ئاسان ئەتوانین لە هەرز لابێک بێ لابەکە تێستەکە پیسەکەی پیسایەکەی ئەبین لە لابەکە
تێستی بۆ ئەکەین ئەگەر پاک بوو لە تێستەکە ئەوە پێڵین نەگەتفە و ئەم پشیلێ تووشی دەردە پشیلە نەبوو ئەگەر پیسەکەی پۆزتیف بوو ئەوە ئەڵێن ئەم پشیلەیە هەڵگیری نەخۆشیەکەی ئەتوانێت بیجوازێتەوە بۆ ئێمە گریمان نەخۆشیەکە لە پشیلەکە هەیە پشیلەکە فعلا ئینفێکتە بە تۆکزۆپلازما بەدەستدان لە تووکەکەی نەخۆشیەکەت بۆ گوازرێتەوە بەدەستدان لە تووک لیگ ڕژان بەسەر خواردنە ناگوێزرێتەوە تەنها لە ڕێگای پیسایەکەیەوە ئەویش پیسایەکەی بمێنێتەوە بۆ ماوەی 24 بۆ 48 کاتژمێر ئینجارە لە پیسایەکەوە تۆ توش ئەبی بۆ چونکە ئەم پیسایی کە لە لەشی پشیلەکەەوە دەرئەچێ ئەو 24 کاتژمێرە ستەیجێکی کە لە تۆکسەکارەکە تێئەپەڕێنە ئینجارە ئەو کاتە ترسناکە بۆ مرۆڤ کە دەستکاری پیسایی پشیلەکە بکات یعنی ئەگەر پشیلەیەک تازە پیسایی کردبوو مرۆڤ بە بەکارهێنانی جوتە دەستکێشی ئاسایی فڕیبا لە ماوەی 24 تا 48 کاتژمێری یەکەمە ینی شەو ڕۆژی بەسەرا تێنە پەڕی بوو ئەو کاتە ئەگەری گواستنەوەی نەخۆشەکە کەمترە یاخود ئەگەری نییە قوربان ئێمە هەموو کات ئەڵین تۆ کە کاتێک معاملە لەگەڵ پیسیاکەی باشتر وایە تۆ دەستکێشەکە لە دەساوێ هەرچ کات و هەر ساتێک بێ بۆ ئەوەی خۆت بپارێزی کە خۆپاراز دەور پشتەکەش پاراستەوە اینجارە ئەمە پیسێکە کە ئێمە هەڵی ئەگرین بە دەستکێشەوە وا باشتریشە ئێمە زۆر کاتیش ئەڵین ئەو ئافرەتانی کە دووجیانن هەوڵ بدەن کەمترین کات کەمترین مولامەسیان هەبێت لەگەڵ پیسی پشیلە بۆ ئەوەی دوور بێ لەو نەخۆشیەوە تەنها ئەوەش با بزانین ئێمە هەر ئەڵین دەردە پشیلە تەنها ترسناچی لە دەردە پشیلانیە تۆکسۆپلازمۆسس چەند نەخۆشی کەش نەقلەکە تۆکسۆکارە کار یعنی کرمێکە لە ناوزگی بەشەرە لە ناوڕی خۆڵا ئەمە یەک دوو بە نینۆکەکانی لەوانێت چونجرک لێ بە تووشی بریناریەکەکە لە ڕێگای بریناریەکەوە نوع بەکتریایەکە ئەچێتە ناو لەشە و تووشی نەخۆشیەکە ینی ئێمە با زۆر لێی نەترسین بیکەین بە هاوڕێی خۆمان کە کردمان بە هاوڕێی خۆمان پاک و خاوێن ڕای ئەگرین پاک و خاوێن ڕامانگرت لێی نەترسین باشە کاواتاوی کە تا ئێستا گەیشتم بە تایبەتی دەربارەی دەردە پشیلە ئەوەی کە نەخۆشیەکە ئاگوازرێتەوە پیسایی بەجێماوی پشیلەکەیە نەک پشیلەکە خۆی ئەو پیسایەکە پێویستەکە شەو ڕۆژێک تاکو دوانی بەسەرا تێپەڕی بێ ئینجای گوازێتەوە لەمە زیاتر ئەگەر هەفتە و دوو هەفتە ماوێتەوە هەری گوازێتەوە حتمما ئێمە کە باسمان کورتمان 24 کاتژمێر بەسەریا بچێ تا 12 بۆ 18 ڕۆژ بۆی هەیە بیگوازێتەوە ئەمە یەک دوو تەنها لە ڕێگای پیسێکە شێوە ناگوازرێتەوە ئێمە چەندها ڕێگای کە هەیە کە بۆ مرۆڤ ئەگواز باش جا پێشی باسی ئەو ڕێگایانە بکەین با جارە بەس لەسەر پیسایەکە بمێنینەوە من ئەوەی کە خوێنمەوە وەک هەمیشە خۆتەزانین بە خوێنمەوە بەرنامەکان باس لەوا کات ئەڵەیە گواستنەوەی نەخۆشیەکە لە کەش و هەوا شێدارەکانە جیاوازی هەیە لەگەڵ کەش و هەوا گەرمەکانە وڵاتی ئێمە یەکێک لە وڵاتانی کە پێوترێت 4 فەسڵە زستانمان هەیە بەهارمان هەیە پاییزمان هەیە و هاوێنیشمان هەیە وڵاتانی تر تا ڕادەیەکوانە ئەوروپا بە شێوەیەکی گشتی شێدارە وڵاتی شێدار و وڵاتی گەرم کامیان نەخۆشیەکە لە پیسایەکە هەڵبەت وەکوتمان هەموو پیسایی هەموو پشیلەیەک نەخۆشیەکەی پێوە نییە دەبێت پشیلەکە یەکەم جار نەخۆش بێ اینجا پیسایەکە نەخۆشیەکە ئاگوازێتەوە بەڵام گریمان پشیلەیەکمان هەیە پیسایەکەی نەخۆشیەکە ئاگوازێتەوە و شەو ڕۆژێک بەسەر پیسایەکە تێپەڕیوە لە چ کەشێکە نەخۆشەکە خێراترە گوازرێتەوە لە کەشی گەرمە یاخود لە کەشی شێدار و ساردا جەنابە باسی ئەنڤایرۆمەنتەکەی باسی کەش و هەواکەی باسی بیئاکەی بە هەر سێ زمانەکە بۆینەوەکو هاوڕێیانی غێر زمانیشمان جویان دەبێت حتمما ئەو وڵاتانی کە شێدارن زۆر احتیمالی گواستنەوەی هەیە و باشترین ئەوەش ئێمە با بڵین کۆمەڵێ ریسێرچ کراوە توێژینەوە کراوە لە وڵاتی خۆمانە لە عێراق لە بەسڕۆ تا زاخۆ ئەو ڕیکۆردانی کە زۆرترین ڕیکۆرد کراوە ئێمە بە نسبەی دانیشتوان باسکەین باسی بەغاکرێ زۆرترین دانیشتوانی تیا زۆرترین ڕیکۆردیش لەوێ کراوە بەڵام لە بەس ڕەشتایەتی ڕیکۆرد کراوە لە دهۆچیش کراوە ئەمە شێداریەکە تەئسیری زیاترە کە لەو جێگانی کە شەی هەیە نسبەی ئەو کەسانی کە توش بوونە
نسبەکەیان بەرزترە لە ئەو جێگانی کە شێدارن. کەواتە لە شوێنە گەرمەکان و لە کەشە گەرمەکانە نەخۆشیەکە خاوترە گوازرێتەوە بەڵام ئەو جێگانی کەشەیە چونکە ئەو مسببی نەخۆشیەکە پێویستێکی بە جێگایەکی شێدارە ئەوەش هەیە پشیلە یەک عادەتێکی هەیە پیسەکەی کە ئەیکا هەوڵەدا بە شتێک دایپۆشێ ئەگەر لە ناو باخ بێ ئەگەر لە دەرەوە بێ لە سەرگڵ بێ هەوڵەدا پیسەکەی داپۆشێ. ئێمەیش کە مرۆڤ کە ئەچینە سەر باخەکەمان زۆر کات بەدەستی بێدەستێش ئیش و کارەکانمانەکەین نازانین پیسای پشیلە لێە شاراوەتەوە یا ماوەتەوە دەستکاریەکەین و یەکێکە لەو ڕێگایانی کە بە دەستمانەوە گوازرێتەوە یا دەستمان نەشۆردووە و ئەی خۆین نانەخۆین یا لە ڕێگای کۆمەڵێ برینی بچووکمان هەیە لێەوە ئەچێتە ژوورەوە. جا ئەو ڕێگانی تری گواستنەوە پاشکەمێکتر باسیەکەین وەک بمان باسکردن لە پێشەشی بەرنمەکەیە ژماری تووشوان لە دنیا بە پێی شوێنی دنیا جیاوازی هەیە تەنها لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە چاڕۆنەکرێت کە 40 ملیۆن کەس ئەم نەخۆشییان هەبێ لە دە کەس کەسێک هەیەی بەڵام لە سەرانسەری جیهانە ڕێژەکە گۆڕە لە هەندێک شوێنی دنیا لە دە کەس 6 کەس هەیەی بەڵام لە سەرانسەری جیهانەوە چاڕۆنەکرد لە 3 کەس کەسێک دەردەپشیلی هەبێ. ئەم نەخۆشیە چۆن دەستنیشانەکرێت لە مرۆڤە بەڕێز زانا عوسمان کە یاریدەدەری تاقیگەیە باس لە شێوازە تاقیگەیەکانی دەستنیشانکردنی دەردەپشیلەکە پاشەوە گەڕەمە خزمەتان بۆی باس لە ڕێگاکانی تری گواستن دەردەپشیلە بکەین جگە لە پیسایەکەی لەگەڵمان بن. ئێمە وەکو جەماعەتی مختبەری بە چەند جۆر سامپڵمان بۆیە بۆ مختبەری بۆی فەحسی بۆ بکەین بۆ نەخۆشی دەردەپشیلە تۆکسۆپلازما بە 4 سامپڵیت بە 4 نمونەیەت یەکێ لە نمونەکانمان نمونەی خوێنە یەکێ لە نمونەکانمان نمونەی شلەیە کە لە چەند شوێنێکی جیاواز وەرەگیرێت وەکو چواردەوری دەرکەپەتک ئەو شلەی کە لە چواردەوری دەرکەپەتکە ئەو شلەی لە چواردەوری مناڵە پێش لە دایکبوونی و یاخود ئەو شلەی کە لەنا ئەو کیسەیە کە نەخۆشەکە تووشی کیسێک بووە دکتۆرە بەڕێزەکان لێ وەرەگرن و ئەینەرن بۆ مختبەر یاخود پیسایی پشیلەیە کە بزانین توش پیس بووە بە تۆکسۆپلازما یاخودنا. لە دوای ئەوە بەپی ئەم سامپڵانە ئێمە ژوورەکانمان جێ ئەکرێتەوە ناو مختبەرە هەر سامپڵێک ئەچێ بۆ ژوورێک یەکێ لەو ژوورانەمان ژووری سیرۆلۆژیە کە ئەتوانرێت IgG و IgM بۆ تۆکسۆپلازما دیاری بکرێت ئەمیش لە ڕێگای خوێنەوەیە کاتێککە سامپڵێکی خوێنمان بۆیێت تەسلیمی ژووری سیرۆلۆژیەکرێت. جەماعەتی سیرۆلۆژی پێمان ئەڵێن ئایا IgG و IgMەکەی پۆزتیڤە یاننا کە دکتۆر ئەتوانێت لەم ڕێگایەوە قەرار با بۆ نەخۆشەکە کە ئەم نەخۆشە توش بووە یاننا یان پێویستی بە عیلاجە یان پێویستی بەوەیە کە بەس متابعە بکرێت کە ئێستا خۆشبەختانە جیهازی زۆر پێشکەوتو لە مختبەرەکانە هەیە کە لە ستریپۆ کە ستریپیشمان هەیە و جیهازیشمان هەیە ستریپەکان بۆ 15 دقیقە ئەتوانین قەرایی لەسەر بدرێ و جیهازەکانیشمان وا پێشکەوتووە تەنانەت ئەتوانین لە دوای 18 دقیقە نەتیجەکان بینەوە بە دکتۆرە بەڕێزەکانمان. بەشێکی ترمان هەیە کە بەشی مۆلیکولەرە ئەم بەشەمان دوو جۆر سامپڵ وەرەگرێت یان ئەوەیە سامپڵی شلەیە یان ئەوەیە سامپڵی خوێنە کە بە جیهازی PCR پێشکەوتوترین بەشی مختبەریە کە ئەتوانین نەتیجەی لێوە وەربگری کە بە تەواوەتی ئیش لەسەر DNA ئەکات کە ئەمەش دکتۆر ئەتوانێت قەراری تەواوەتی لەسەر بات بۆ نەخۆش کە توش بووە یان نە. بەشی سێممان بەشی هیستۆپاسۆلۆجیە کە ئەمەش لە ڕێگای یان فلوت یان بایۆپسی پارچە گۆشت بە زمانی خەڵک ئەهێنرێت بۆ ئەم بەشە. دکتۆرە بەڕێزەکانی بەشی هیستۆپاسۆلۆژی ڕاستەوخۆ ئیشی لەسەرەکەن کە ئەمانەش هەندێک جار لەو سامپڵی کە بۆیان نیە گومان ئەکەن کە توشبووی تۆکسۆپلازما بێت بۆیە بە کۆنتاکت لەگەڵ بەشی مۆلیکولەر یان سیرۆلۆژی دەتایەکی باش وەرئەگرن بزانن IgG و IgMەکە یاخود DNA پاراسایتەکە مەوجودە بە هەردوو لە بەشی مۆلیکولەر و سیرۆلۆژی لەگەڵ دکتۆری هیستۆپاسۆلۆجی قەراری تەواوەتی ئەدرێت راپۆرتێک ئەنووسرێتەوە بۆ دکتۆری ئیخسایی دکتۆری ئیخسایەکەش قەرار لەسەر نەخۆشەکەیە بە نەتیجەی هەردوو بەشی ئاخیرمان بەشی ئایسۆلیشنە کە ئەم بەشەمان لە لابا زۆر تازەیە بۆ ئێرە ئەویش لە ڕێگای
کەڵچەرەوەیە توش و کەڵچەرەوەیە کە ئەم بەشێکە تازەیە بۆ ئێرە بەسەرکو بۆ زانیاریتان ئەم لا بەشمان هەیە لەناو مختبەرە. لە بەرگای یەکەمی بەرنامەکە باسمان لە باوترین ڕێگا یاخودەوەی کە خەڵک لێ ترسێ و ئەوەشی کە ڕاستیە تووک و لیکی پشیلە نەخۆشیەکە ناگوازرێتەوە بە تایبەتی دەردە پشیلە باس نەخۆشەکان تری پشیلە ناکەین بەڵام پیسایی گوازێتەوە بە تایبەتی لەو شوێنانی کە شێدارن. جەنابی پرۆفیسۆریایی دەمەوێت دەربارەی ئەو بابەتە زانیاری زیاتر وەرگرین. دەردە پشیلە تەنها لە ڕێگەی پیساییەکەوە ناگوازرێتەوە. پێشتر باسیەوەت کرد کە کەسێک لەناو باخە باخداری بکات بە دەستی ڕووتی بەبێ دەستکێش دەست بقات ناو گڵەکەەوە ئەکرێت ڕێگەی نینۆکیەوە و پاشۆگەر بە باشی دەست نەشۆی خود نوکی درێژ بێ بکاتە ناو دەمیەوە نەخۆشیەکە بگوازێتەوە. ئەوەت فەرموو کە دەکرێت کەسێک برین لەسەر دەستی هەبێ لە ڕێگەی برینەکەەوە گەر پیساییەکی نەخۆش لەناو گڵەکە هەبێ بیگوازێتەوە. جگە لەمانە ئێمە ئاژەڵ بەخێوەکەین مەڕوو بزن و مانگا گۆشتەکەشی ئەخۆین بەڵام ترسناکەکە لێرایە گۆشتەکە کە ئەخۆین ئەیهێنینە ماڵەوە چۆن مامەڵەی لەگەڵاکەین. ئەوانەی کە توش بوونە با بڵێن سا کەس توش بووە ڕیکۆردمان کردووە کە ئەم سا کەسە تووشی دەردە پشیلە بوونە. ئالێریەکەوانم بەرێ. من پێشتر باسم لە ژمارەکان کرد لە دنیا لە ئەمریکا لە دەکەس کەسێک هەیەی کەوانڵێن لە سا 11 کەسێکی زیاترەکە لە هەندێک وڵاتە لە دەکەس 6 کەس هەیەی بەڵام لەسەری جیانەوە چاوەڕانەکە لە سێ کەسێک هەی بێ لە کوردستان و عێراق داتامان هەیە. ئەو داتایە بە داخەوە هێشتا ڕیکۆردێکی تەواو نەکراوە بەڵام وەکو نسبە کە ئێمە خوێندە بێتمانەوە لەسەری و ڕیسێرچ کرابێ لەسەری لە ئافرەتی دووجیان کە بەریان ینی تووشی لە بارچوون بوونە 1970 بۆ 42یان ڕیکۆرد کراوە کە سەبەبەکەی هۆکارەکەی دەردە پشیلە بووە. ئەمەش لەلایەن هەمان ئێمە و لەلایەن دکتۆرە هاوپیشەکانمان دکتۆری مرۆڤ. بەڵام جەنابە پرسیاری ئەو لێکردم ڕێگای گواستنەوەکان چۆنە بێ. ئەمە ئەو بۆ باشمان کرد کە گۆشتەکە ئەهێنینەوە بۆ ماڵەوە باسیەوەشمان کرد کەوتمان سا کەس کە تووشی نەخۆشی دەردە پشیلە بوو بێ لە ساهشتای لە ڕێگای غەیری پیسێکەوە توش بووە ینی لە سابیستی نەخۆشەکە لە ڕێگای پیسی پشیلەوە توش بووە بەڵام لە ساهشتای لەم ڕێگایانەوە توش بووە کە ئێستا من و جەنابت بۆ بینەرانمان باسییانەکەین. یەکەم ڕێگا کە ئەوەیە لە ڕێگای گۆشتەوە تووشە بێ لە ڕێگای گۆشتی سپی یا گۆشتی سوور گۆشتی مریشک یا گۆشتی سوور کە مەڕووبزن و مانگاگرێتەوە. ئەمانە مەڕووبزن و مانگاکە خۆیان تووشی نەخۆشی دەردە پشیلە بوونە بەڵام نیشانەکانیان لە ئاژەڵەکە دیار نییە بەڵام چی کات دیارە ئەوانیش تووشی بەرهاویشتا بن ئەوانیش تووشی بەرخستنە بن. بەڵام کاتێک ئێمە لە قەسابخانە کە سرە بڕێ خۆفەحسی ناکرێ ئەمە بەری خستو یا بەری نەخستو یا تووشی دەردە پشیلە بوو یا دەردە پشیلە نەبووە. ئێمە بۆ ماڵەوەی ئەهێنین کە بۆ ماڵەوەی هێنین بە چەقۆکەمان چەقۆکە ئەی بڕین کە دوای ئەوەی بە چەقۆکە بڕیمان ئەی خینە ناو مەنجەڵەوە یاکەین بە کەباب یاکەین بە تکایی ئەی خۆین باش ناکوڵێنرێ باش نابرژێ. ئەمە یەکێک لەو ڕێگایانە کە خۆمان تووشیە بین. ئەمە یەک دوو لە ڕێگای چەقۆکەوە کە بەکارمان هێناوە چەقۆکە ناشوین بە باشی یا هەر دایرەکتلی ڕاستەوخۆ گۆشتەکەمان پێ تەواو کرد دێن خەیارەکە و پیازەکە و تەماتەکەکەن بە زەڵاتە. ئەمە ئەوە دوو سێەم ئەو تەختەی کە گۆشتەکەمان پێ چاک کردووە ئەوەش بە پاچی چارەسەر ناکرێت پاک ناکرێتەوە هەمان شت کۆمەڵە پرۆسسینی بەسەراکەین با بڵین ئەو قاپەی کە گۆشتەکەشمان تێ کردو و شۆردومانتۆ دوای برنجەکەی پێشۆینەوە لەوانەیە یا بە پڵاوەکەین یا بە قوبڵی ئەیکەین بە باشی ناکۆڵێنرێ یەکێکە لەو ڕێگایانی کە نەقڵەبێ. ئەمە لە ڕێگای گۆشتەوە. اینجا من یەک ئامۆژگاری کەشم هەیە ئەلێرا ئەگەرت بتوانم بیکەم بۆ هاوڵاتیانی خۆمان بۆ بینەرانمان ئەگەر گۆشتمان هێنایەوە بە ئەو خوشکانەمان کە دووجیانن تۆزێک دوورکەونەوە لە چاکردنی گۆشت با ئێمەی پیاوان ئەو کارە هەڵگرین گۆشتەکە چاکین. ئەمە ئەوە
دووەم بێزگە لە گۆشت ئێمە لە ماڵەوە ئاگامان لێ نییە نانماندا ناوە نانی تیری یان برنجماندا ناوە یان نیسکماندا ناوە ئاگامان لێ نییە سیسەرکە یا مشک بەوە تێپەڕێ یا مێش کە چوەتە سەر پیسی پشیلەکە بە هەڵی گرتووە پیسەکەی هەڵگرتووە بەشێکی زۆر کەمی لە پیسەکەی هەڵگرتووە ئەو پیسەی کە لە پشیلەیەکی نەخۆشەوە یەت ئەنیشێتەوە سەر نانە تیرێکە یا نانی هەست سەمونونەکە یا ئەنیشێتەوە سەر برنجەکە یا نیسکەکەمان کە لە دەرەوەداناوە ئەمە دوو سێم کە ئێمە زۆر ئاشنانیمان پێی لە ڕێگای سەوزۆمیوەشەوە نەقڵەبێ چۆن نەخۆشیەکمان هەیە کە ئەڵێن هاری سەک ئەڵێن با یا چیسی ئاوی لە زگمانە دروستە بێ ئەڵێن لە ڕێگای سەوزۆ پیسی سەک تووشی کردوین بەڵام هەمان شت پیسی پشیلەش لە ڕێگای سەوزۆمیەوە تووشی نەخۆشی دەردە پشیلەمانەکە ئەمە چەند ڕێگایەکی ئاسان و کورتەباسێک لە ئەو ڕێگایانی کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ نەقڵەبێ بەڵام لە مرۆڤ بۆ مرۆڤیشەوە نەقڵە ئەوە هەڵەگرین بۆ بڕگەی داهاتوو پرسیارەکە ئەوەیە ئەو کاتێک کە بێەوەی ئاگامان لە خۆمان بێت لە ڕێگەی پیسایی پشیلە یاخود لە ڕێگەی گۆشت و مریشک و سەوزە و نانی تیری یاخود هەر جۆرە نانێکی تر بێ نەخۆشیەکەمان بۆ گوازرایەوە دەرەنجامە هەناویە درێژخانەکانی لەسەر مرۆڤ چییە؟ چکە دەردە پشیلە تەنها بۆ ئافرەت مشکلە نییە بەڵکو بۆ مناڵ و بۆ گەورەش کێشەیە و جۆری کێشەکان چین پرسیارمان لە پزیشکێکی هەناوی کرد بۆی دەربارەی کێشە درێژخانەکانی دەردە پشیلە بدوێت پاشۆگەڕێن و خزمەتان بۆی پرسیار لە جەنابی پرۆفیسۆر یاری دەربکەم ئایا دەردە پشیلە لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە یان نا لەگەڵمان بن. بەشەر عادەتەن تووشی ئەم نەخۆشیە بن لەبەر ئەوەی تەداخلی ئەو بازنەکە کاتی بۆ نمونە گۆشت ئەخوا گۆشتی ئەو حیوانە خوا کاتی بەباشی معالجە نەکراوە و پاک نەکراوە یان بەباشی نەبرژاوێتەوە یان کاتی تەداخلەکە لەگەڵ ژیانی پشیلەیە کاتی پشیلە بەخێوەکە یان بۆ نمونە حەدیقە پاکەوەکە دەستی ناشۆرێ تووشی ئەم نەخۆشیە ئەبێ. عادەتەن ئەم نەخۆشی خەتەرێک نییە بە تایبەت ئەگە یەکی مەناعەتی زۆر بەقووەت بێ نەخۆشیگە ئەتیادیە سێرەکەی نەخۆش ئەو کەسەگە تووشی هەڵامەتێکی بەسیتە بێ سەر ئێشێکی بەسیتە بێ بۆ ماوەی 2 ڕۆژ دوای ئەوە چاکە بێ بەڵام مەترسیەگەیە لەسەر دوو شت یەکەم شت هەر کەسێک مەناعەتێکی نییە بۆ نمونە دەرمانێکی بەقووەت کاتی ئەو مەناعەتە داوەز نییە دەرمانی لیگ هەیە مەناعەت داوەز نییە یان ئەگە لە کاتی حملیش ئەمە توزیک مەترسیدارە لەبەر لەسەر مناڵەکە. عادەتەن یەک دراساتێک هەیە ئەڵێن تقریبا لە 150 تا 60 خەڵکەکە لە مرۆڤەکان تووشی ئەم نەخۆشیە بوون لە ڕۆژی لە ڕۆژان بەڵام نەخۆشیی خەتەر نییە کەی ئیمە ئەبێ فەحس بکەین. عادەتەن فەحس بۆ نەخۆشی پشیلە عادەتەن فەحسێکی ڕۆتینی نییە بەڵام کاتی سێرەکەی نەخۆشیێک هەیە عادەتەن ئەگە حامیلەیەک هەیە مناڵەکەی تووشی نەخۆشیە بێ یان سێرەکەی ئاوەکەی کەمە یان حەسەکەی وەکی نمووی طبیعی نییە عادەتەن دکتۆری ژنانەکان ئەو ژنە ئەینێرن بۆ فەحسی پشیلە. عادەتەن ئەگە حامیلە تووشی نەخۆشەکە بوو بەلە حملەکەی یعنی بەلە حملەکەی تووشی نەخۆشیەکە بۆ عادەتەن مەترسیدار نییە. دوای ئەوە ئەگە نەخۆشەکە ئەو حامیلەکە تووشی نەخۆشیەکە بوو لە یەکەم 3 مانگ عادەتەن نەخۆشەکە یان مناڵەکە تووشی لە بارچوونە بێ ژنەکە تووشی لە بارچوونە بێ و عادەتەن جارۆجار هەیە تەداخلی نمووی نەخۆش مناڵەکە بۆ نمونە ئاو لە ناو مێشکی گەورەوە بێ یان ئاو یان لەوانێت تەسیری بکە لەسەر چاوی ئەگەر لە 2 مانگ تا 6 مانگ عادەتەن ئەم نەخۆشیە تەداخل ئەنیەکە یعنی توزیک تەسیرگەی زۆر گەورەترە لەبەر ئەوەی ئەم ماوە ئەندامی ناو جەسەدی مناڵەکە دروسە بێ سێرەکەی عینەنشت
تەداخلی نمویەکە تەداخلی نمو چاویەکە لەوانەیە مێشکی ئاوتیای دروستە بێ و دوای ئەوشە لەوانەیە تووشی لە بارچوون بێ ئەگە لە 6 مانگەوە تا 9 مانگ بێ عادەتەن تەسیراتی کەمترە لەبەر ئەوەی ئەم نەخۆش ئەم مناڵە لە ناو زگداگی دروست بووە بەڵام لەوانەیە تەسیریگی بێ لەسەر چاوی مناڵەکە باش ئەگە جگە لە حملکی تەسیری هەیە تەسیراتی ئەم نەخۆشی هەیە لەسەر ئەو کەسەی لە ئەوە مەناعەتیان زعیفە ئەگە یەکی مەناعەتی بەقوت بێ هیچ عرازی نییە وتمان چۆن باسمان کرد لە بیدایەتەوە لەوانەیە تایگی بەسیتیک بێ لەوانەیە سەپل توزیک ئاوساوە بێ لەوانەیە توزیک گیرەیەک بۆی دروست بکرێت بە ماوەی مانگ 2 مانگ ساڵ 2 ساڵ خۆی چاکە بێ بەبێ چارەسەر بەڵام ئەو کەسەی لە ئەوە مەناعەتیان زۆر کەمە بۆ نمونە نەخۆشی ئێدزیان هەیە یان دەرمانێک هەیە و وەکی ئستیرۆید بەکارێنن ئەوە عادەتەن نەخۆشیەکە بڵاو بوو لە ناو گیانیان و تەسیراتی هەیە لەسەر مێشک لەوانەیە بیهێزی بکە لەوانەیە تووشی کەشکەی بکە لەوانەیە تووشی جەڵتەی بکە باش چارەسەر یەکەم شت بێن بۆ چارەسەر پێش چارەسەر ئەبێ سێری ئین بکەین چۆن تەشخیص ئەکرێت عادەتەن تەشخیص پێویست ناکە نەخۆشەکە بنێرین بۆ فرۆسات جگە لە حامیلە ئەگە تووشی مشکلە بوو لە کاتی حملەکەی ئەو عادەتەن ئەینێرینێ بۆ فرۆساتی سیرۆلۆژی بۆ ئەو نەخۆشەکەی بدۆزینەوە بزانێت ئەو نەخۆشە ئایا تووشی نەخۆشیەکە بۆ یان نە عینەن شت ئەگە بۆ نمونە یەکی لەسەر مەناعەتی کەمە نەخۆشی ئێدزی هەیە نەخۆشی لەسەر دەرمانگی درێژخایینی ستیرۆیدە و تووشی ئەم نەخۆشی لە بوو بۆ نمونە گەشتەوە ئەو شتەیە عادەتەن ئەینێرینەی بۆ ئەو بەحسەیلە یان بۆ نمونە سپری گەورە بووە یان گرێک بۆی دروست بووە ئەینێرینەی بۆ ئەو بەحسەیە بزان دڵنیا بوون ئەم نەخۆشی هەیە یان نە عادەتەن ئەم نەخۆشیە پێویستی بۆ چارەسەر نییە بەویستی بۆ چارەسەر نییە لەبەر ئەوەیە نەخۆشیی زۆر ئاسانە و کامە بوتمان تقریبان لە 150 تا 60 خەڵکەگە تووشی ئەم نەخۆشیە بۆ ڕۆژی لە ڕۆژان بەڵام ئەگە تووشی مزاعفاتی کرد ئەم نەخۆشیە لەو کاتە ئێمە عادەتەن عیلاج بەکارێنین ئایا ژنی حامل پێویستی بۆ عیلاج هەیە نەخێر ژنی حاملیش پێویستی بۆ عیلاج نییە لەبەر ئەوەیە ئەم عیلاجە ئەوە بۆ ئەم نەخۆشی هەیە مزاعفاتی هەیە لەسەر مناڵەکان لەبەر ئەوە عادەتەن دکتۆری ژنانەکان محاولەکەن قەدر ئیمکان عیلاجێک بدەنە ژنەگەت کە مەناعەتی بەرزەوە بێن بەڵام وەکی عیلاجی چارەسەری کۆتایی بۆ ئەم نەخۆشیە ناکرێت لە بڕگەکانی ترا باسمان لە ڕێگاکانی گواستنەوەی دەردە پشیلە کرد لە پیسای پشیلە لە چقۆ لە تەختەی گۆشتجینی و سەوزە چاکردن لە ڕێگەی قاپی شوشتنەوەی برنج و لێنانی برنجە و هەروەها لە ڕێگەی نانیشەوە گەر نەزانین بە باشی مامەڵە لەگەڵەمان نابکەین و شوێنی هەڵگرتنەکەیمان نەبێت کە تاکو ئێستا کە پێی گەیشتوین ڕێگەکانی گواستنەوەی نەخۆشیەکەیە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ و لە ئاژەڵەوە بۆ سەوزە لەوێشەوە بۆ مرۆڤ یاخود لە ئاژەڵەوە بۆ نان لەوێشەوە بۆ مرۆڤ ئەوەی کە پرسیارە ئەمانی وەڵامەکەی وەرگین ئایا لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە جەنابی پرۆفیسۆر یاری دەدەر بەڵێ چۆن لە ئاژەڵ بۆ مرۆڤ گوازرێتەوە مرۆڤ بۆ مرۆڤیشە گوازرێتەوە بەڵام ئەندایرکت باش بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بە شێوەیەکی ناڕاستە بۆ نمونە کۆمەڵێک نەخۆشیمان هەیە ئەڵێ بەسەرن کۆڕۆنا بۆ نمونە ئەلە ڕێگەی وردە پرژەوە گوازرێتەوە لە ڕێگەی هەناسەوە لە ڕێگەی هەناسەوە گوازرێتەوە هەندێک نەخۆشیمان هەیە لە ڕێگەی سەررجەییکردنەوە گوازرێتەوە هەندێک نەخۆشیمان هەیە لە پێستایە لە ڕێگەی بەرکەوتنی پێستەوە دەگوازرێتەوە دەردە پشیلە لە مرۆڤ بۆ مرۆڤ لە کامیان ئاگوازرێتەوە لە ئەوانی کە غێر مباشرن ینی ناڕاستەوە خۆن ئەندایرکت لە ڕێگای گواستنەوەی خوێن یعنی خوێنی کەسێک کە توش بوو بە دەردە پشیلە تووشی دەردە پشیلە بوومە و نەمزانیوە یەم خوێنە بەخشم ئەو خوێنەی من فەحەز ناکرێ بۆ دەردە پشیلە ئەیرێ بە مرۆڤێکیکە ئەوە ئێمە گواستمانەوە بۆ مرۆڤ دکتۆر تاو ڕادی کاگەدارم زۆر پشکنین بۆ
خوێنەکرێت ئەوەی ستاندەرانی کە لە جیهانە هەیە لە کوردستانیش هەیە پێش تێکردنی بوت لە خوێنە لە کەسێکە بۆ کەسێکی تر ستاندەری جیهانی پشکنین دەردەپشیلی تیا یاخود لە وڵاتی ئێمە چونکە من ئاگدارم لە وڵاتی ئێمەیە ئەو ستاندەرانی کە WHO دایناوە لە شەقی ئەوسڵەتا لە سلێمانی جێبەجێەکرێت زۆر باشە ئایا تۆکسۆپلازمۆسیتایە ئەوان پرسیارەکە بۆ ئاڵلقەکانی لە وەڵام لە جێگایەکی کە وەریگرین باشترە ئەمە لە ڕێگەی ڕێگای خوێن یەکێک لەو ڕێگایانی تر کە هەمان شت لە مرۆڤ بۆ مرۆڤ گوازرێتەوە ئەوەیە کە ئێمە کەسانێکەیە پێویستیان بە گورچی لە بەخشینە ئەو کەسەی کە گورچیلەکەی ئەبەخشێ بە بەخشەر ئەگەر هەڵگری نەخۆشیەکە بێ ئەوە یەکێکە لەو ڕێگایانی کە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ ئەمە لەو ڕێگاکانی کەش ئەو کەسانی کە لە لابەکانە ئیشەکەن لە تاقیگەی نەخۆشیەکانە ئیشەکەن ئەوە ژێکێکە لەو ڕێگایانی کە نەخڵەبێ ینی تۆ کە نەزان هۆکاری خۆپارێزی بەکار کە نەزانن هۆکاری خۆپارێزی بەکاربێنێ چێک لەوانە دەستکێشە کە دەستکێش ناکاو باە پسێک وەرەگرێت بەشێک لە با بڵین جگەری وەرەگرێ یا بەشێک لە فلودێک وەرەگرێ فەحسیەکە و ئاگای لێ نییە دەستکێشی لە دەسانیە بەردەستیەکەوێ هەمان شدۆک و باسمان کەرۆک و پیسەکە یا برینێکی بچووکی هەیە یا دەستی نەشتووە و ئەچێ نانەخوا لە ڕێگای دەستێەوە هەمان شدە گوازرێتەوە بۆ مرۆڤەکە بەڵام ڕێگایەکی کەش ئەو جێگایانەی کە با بڵین ساڵی لەدایکبوونی هۆڵی لەدایکبوونی مناڵان ئەو جێگایانی کە ئافرەتەکە تووشی لە بارچوون ئەبێ ئەگەر هۆکارەکە تۆکسۆپلازمۆسیس بێ نەخۆشی پشیلە بێ فلود ینی ئەو شلەمەنیانەی کە لە ئافرەتەکەەوە دەرئەچێ ڕێگایەک بێ ئەو کەسانی کە لەوێ ئیشەکەن لەوانەیە لەو ڕێگایشەوە مرۆڤەکان توش بن اینجا ئەم ڕێگای ئەلێرەیە ببوورەکە ڕاتەگرم ڕێگای گواستنەوەی لە نەخۆشخانەکانی ژنان و مناڵبوونە کەواکات ئەم ڕێگای کۆتایی کە باست کرد لە ڕێگەی بێدەکەەوە ئاگوازرێتەوە ینی بێدێک کە خانمێک مناڵی لەسەر لەدایک بووە نەخۆشیەکەی لەسەرێمێنێتەوە یاخود لە ڕێگەی بێدەکەەوە یا لە ڕێگەی ژنە توش بۆکەوە ئەچێ بۆ کارمەند و پزیشکەکان لە کارمەند و پزیشکەکانەوە چێتەوە بۆ نەخۆشیشتر یا لە ڕێ ئامێرەکانەوە ئێمە توانین ئەوانی کە جەنابەوتێ هەمووی بە ڕیکۆردێکی تەواو بڕڵین فەرموو یەکەم ئەو ئافرەتەی کە دووجیانە و تووشی لە بارچوون ئەبێ ئەو کەسێک کە دێ مامەڵەی لەگەڵا ئەکا ئەو شلەمەنی کە لە لەشی ئافرەتەکەەوە دەرئەچێ بە بێدەستچێژ مامەڵەی لەگەڵاکە ئەگەر بێدەستکێش بکە لە نەخۆشخانەکانی ماوانە باڵ ئەگەر دەستکێشەکەشی جاروایە دڕا و گوێی پێنایە ئەبێت تۆ وریابی ئەمەیەک دوو ئەو جێگای کە لەسەری کەوتووە پاک بە پاچی پاک ناکرێتەوە دوای خۆی ئەو ئەچی لەو شتانی کە بەکە ئەو ئامێرانی کە بەکارهێنراوە ئەمانە بێت زۆر بە پاچی پاکرێتەوە ئەمە یەک دووش لە ڕێگای دایکەوە بۆ کۆرپەلە ئەگوازرێتەوە ئەوە ژێکێکە لە ڕێگا هەرە سەرچەکان لە ڕێگای دایکەوە بۆ کۆرپەلە ئەگوازرێتەوە بەڵام ئینشاءڵڵا ئەو ڕێگایانەش هەمووی چارەسەر و کۆنتترۆڵەکرێ بەڵام کۆرپەلەش کە بۆی ئەگوازرێتەوە ئەوە حەزەکەی بیهێڵین بۆ دکتۆرێکی پسپۆر یا ئەوانە هێڵینەوە دەمێ سەرنجستان بۆ ڕابکێشم تاکوشێنی کە من ئاگدارم نەخۆشخانەی ژنان و ماڵبوون لە شاری سلێمانی هەڵبەت من ئاگام لە سلێمانی ئاگام لە هەولێر و دهۆک نییە لە ئەهلەکانیش بەڕاستی زۆر ئاگداردین بەڵام نەخۆشخانەی ژنان و ماڵبوون لە شاری سلێمانی چێک لەو شوێنانی کە ستاندەرەکانی پاکوتەمیزی زۆر بە ئاستێکی بەرزیان ڕاگیراوە و بەشی کۆنتترۆلکردی نەخۆشە گوازراوەکان لە بەڕۆبراتی گشتی تەندروستی سلێمانی بە تایبەتی سەرپەرشتێکات و بە تایبەتی هەوڵەدنکە ئەگەری گواستنەوەی نەخۆشیتیانە کەم بێتەوە ئەمەوەکو ئەمانەتێکی زانستی و ئەخلاقی بێوە ئاگەێنم پرسیاری کۆتاییم ئەوەی کە تاکو ئێستا زۆر باسکە ئەسا دەردەفشیلە زیاتر فۆکەسەکەمان یاخود تەرکیزەکەمان هەر لەسەر خانمانە دایکی دووگیانە ژنێکە بۆ مناڵەکەی گوێزێتەوە لە هۆڵی نەشتەرگەریە نەخۆشەکە ئاگوازرێتەوە پیا تووشی نەخۆشیەکە نابێت هەمان شت بەڵام ئێمە ئەوە ئەگرین بۆیە زۆر باسی ئافرەتمان کرەڵین ئافرەت نیوەی کۆمەڵە و دایکی نیوەی کۆمەڵەکەی تریشە بەڵام پیاوانیش تووشە بن بەڵام پیاوان چونکە دووجیانیان نییە نیشانەکانیان دە بۆ 12 ساڵ دوای ئەوەی کە توش ئەبن هەڵگرە بن و توش ئەبن اینجاری نیشانەکانیان لێ دەرەکەوێت لە خانمانی دووجیانە خانمی تریش هەردە بە 12 پێچ وەکو پیاوە
هەندێک کات ئێمە کرۆنیک دزیزمان هەیە و ئەکوت دزیزمان نەخۆشە کورتخان و گەشتخانەکان لە کورتخایەنەکانە نیشانەکانی زوو هەیە زوو دەرەکە کەوەکو هەڵامەت و باڵەکەن جارۆکو ئەستوربوونی ئاوسانی هینە یا هەڵامەتە یا سەرێشەیەکە یا ئارەقبوونەوەیەکە بێتاقەتی لەشە جەناب وەرزشوانی کە دوور بێ کە توشبی هەستەکەی ئێستا نیو سعاد وەرزشی کردو و کاتە ناتوانانی دەقەش وەرزش بکەی ئەمانە نیشانەکانن کە لە نەخۆشیە کورتخایەنەکانە بەڵام لە درێژ بێ و ئافرەتیش تووشە نیشانەکانیشان تیا وەکو یەکتری دەرەکەوێت وەکو یەکتری دەرەکە بەڵام خانمان کێشەی لەبارچوون ناڵانە باس کرد لە ساسی خۆت بۆ لە سایەت 42 هۆکارەکانی لەبارچوون لە نەخۆشخانەکانی ژنان مەڵبوونە من لە عێراقەکرام توێژین لە عێراقات توێژینەوەکە کە هۆکارەکەی دەردەپشی لەبووە پیاوانیش تووشە بن پیاوان نەخۆشەکەیان بە ژنەکانیان لە ڕێگای سێکچۆڵ پرۆسسەوە سەررجێگان ناگوازرێتەوە ئەوە خۆشببختانەیە لە ڕێگای لیکۆ ناگوازرێتەوە بەڵام لە ڕێگای خوێن و بەخشینی ئۆرگانێک یا ئەو ڕێگایانی کە پێش بەڵام سەررجەیکردە خوێن لە ڕۆشنە بێکە نەخۆشەکەم گوازرێتەوە ئەگەر خوێن لە ڕۆشن لە هەردوو لا هەبێت باڵە ئەوە تۆ ینی با بڵین ئەتاچیەکەی دەستی لێ ئەیە یا شتێکە بێ خوێنی ئافرەتەکە بێ یا خوێنی پیاوەکە بێت تۆ سەری شکاوە با بڵین کە سەری شکاوە و دەست لە بێدەستکەش دەسەخەیتە سەر شوێنی شکاوێکە و خوێنی لێ ئەڕوا تۆ برینێکی وردی هەیە نابینرێ یا نینۆکی کردووە و ئەو شۆ نینۆکی کردووە نینۆک چونکە زۆر کات برینی بچووک دروستەکە دەسەخەیتە سەر برینەکەی لەو ڕێگایەوە تووشە بێ ئینجارە دوایەوەش هەمان شت تۆ دەست پاک ناشویت و ئەچی نان خواردن ینی نانەخۆیت و ئەو شتانە یا سەوزەیەک بەکارێنی ئەوە لەو ڕێگایانەشەوە ڕێگایەکی دروستە بۆ گواستنەوەی نەخۆشیەکە دەردەپشیلە اینجا لە کۆتاشا با ئێمە ئەو ترسەمان زۆر نەبێ لە پشیلە چونکە پشیلەش ئاژەڵە و پاکوخاوێنی بەکار بهێنرێ ئێمە ئەتوانین بیکەین بە دۆستێکی ماڵەوەشمان هاوڕێ بێ لە ماڵەوە لەگەڵمانە بەڵێ ئەوەی کە پرسیارە لەسەرەوەی کە دەرەنجامەکانی دەردەپشیلە لەسەر ژنان چیە بە تایبەتی ئەو ژنانەی کە لە ماوەی وەچە خستنەوەیان کە بەشێشی گشتی لە تەمەنی 14 ساڵی دەست پێکاتەوە تەمەنی 48 ساڵی بە پێی شوێنەکان و بە پێی تەمەنەکان جیاوازیە لە ناوەن کۆمەڵگەکانە پرسیارمان لە پزیشکێکی ژنان و مناڵبوون کردووە بەڵام خانمێکی شەیە کە پزیشکی ڤێتێرنەریە و پێشەوەش پزیشک بێ پشیلەی هەبووە و لە قۆناغێکی ژیانە پێیان و لەوانێت تۆ دەردەپشیلەوە بێ بۆ نەپشیلەوە خۆشەوێ پشکرینێکیشی کردو بۆ بابەتە بینەری ئەوانە بینەوە گەڕمە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە. پێشەوەی کە پزیشکی ڤێتەرنەریش بووم چەندەها ساڵەکە من پشیلەم بەخێو کردووە و لەگەڵیان تەعاملم کردووە پێشەوە زۆر قسەمان گوێ لێ ئەبوو کە گوایە پشیلە نەزۆکتەکە ناهێڵە مناڵە بێ نەخۆشی پێوەیە چەندەها شتی تریان باسە کرد بە تایبەتیش ئەو نەخۆشەی کە ئەڵەن دەردەپشیلە بەڵام کاتێک کە چوومە کۆلێژ و خۆم زیاتر لە کۆڵینەوەم بۆ کرد و لە وانەکانە ئەمان خوێن دەکەوت نەخۆشی دەردەپشیلە ئەو نەخۆشیە نییە کە خەڵک بۆ جۆرە لی ترساوە و ئەو ڕاستی کە لەناو خەڵکا بڵاوە کە گوایە لە تووکەکەی و لە لیکەکەیەوە توشتە بێت هیچ بۆ جۆرە نییە کاوا گەورە کراوە تەنها ئەوەیە کە لە ڕێگەی پیساییەکەیەوە نەخۆشیەکە ئەگوازرێتەوە بۆ یە کاتێک کە پشیلەیەک بە جوانی بەخێو ئەکەی لە ناو ماڵە بە خێویەکەی بە شێوەیە کە خواردنی پاک بخوات کە گۆشتی کاڵ نەخوات و
بۆ لەژێر چاودێری پزیشکی ڤێتەرنەریە بێت ئەو کاتە ئەگەری زۆر کەمە کە پشیلەکە ببێتە هۆی ئەوەی کە تووشی نەخۆشی دەردە پشیلەت بکات. کاتێک کە لە کۆلێژ بووم مامۆستاکان هەموو جارەکانت چکە ئەو کاتە زۆر پشیلە نەبوو، خەڵک زۆر پشیلەی بەخێو نەئەکرد و مەترسیش هەبوو، خەڵک ئەوەنە ڕۆشنبیر نەبوو لەربارەی بەخێوکردنی پشیلە و زانیاریەکانیان بە ئاسانی دەست نەئەکەوت. زۆربەی ئەوت کە فەحسی تۆکسۆپلازما بکە بزانە هەڵگری دەردە پشیلەیە هەڵگری نیت، چونکە ئەو کاتە لە ڕۆی حەپی کرم و چاودێریکردنی ئاژەڵەکانەوە ئەوە گرنگی نەدرابوو بە ئاژەڵی ماڵی. بۆیە کاتێکە فەحسم کرد بە خۆشحاڵیەوە کە نێگەتیڤ دەرچوو بە مەرجێک چەند ساڵێکی زۆریش بوو لەگەڵ پشیلەیە تەعاملم کردبوو و پێکەوە ژیا بووین. بەڵام گرنگترین شت لە بەخێوکردنەکەیە ئەوکوتم پاک و خاوێنیە و ئەمە ئەو پەیامە بگەێنە بە خەڵک کە هەر کەسێک پشیلەی بینی نابێتەوە ئەوەی کە مناڵەکەی لەبار بچێت یان مناڵێکی کەم ئەندام دەرچێت نەخێر. تەنها بە وریاییەوە مامەڵیان لەگەڵا بکەن بە تایبەتی لەگەڵ پیسایی پشیلەکە نەک لەگەڵ پشیلەکە خۆی، ئەو کاتە ئیشەڵا هیچ کێشەیەکی نابێت. نەخۆشی پشیلە نەخۆشیەکە کە لە ڕێگای مشەخۆرێکەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ لە ڕێگای پیسایی پشیلەوە. ئیتر یان گۆشتێکی نەکڵاو یان سەوزەیەک جوان نەشۆرا بێتەوە لە ڕێگای ئەو شتەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ. بۆ هەموو کەسێ ئەگوازرێتەوە. بە زیاتر نیشانەکانی لە ژنی دووگیانە مەترسی هەیە. لە سا هەشتای ئەم نەخۆشیە نیشانەی نییە. هەندێک کەس نیشانەی هەیە وەکو ئەوەی پلەی گەرمی بەرزە بێتەوە، ئەستوربوونی غودە لمفاویەکانی ئێمە پێڵێن لمفەگرێکان ئەوەیش دەرئەکەوێت. بە زیاتر لە ژنی دووگیانە مەترسی هەیە. مەترسیەکانی ئەوەیە لە بارچوون سەیرەکەی 2-3-4 منداڵی لەبارە چێ و نازانێ هۆکار چییە، یان ئەوەیە ئەبێتە هۆکاری ئەوەی کە منداڵەکەی ناتەواو بێ ناتەواو بوونەکەیشی چییە، یان سەری گەورە یان سەری زۆر بچووکە، یان ئەبێتە هۆکاری هەوکردنی چاوی یان کوێربوونی ئەو منداڵە. ئیتر ئەمەش نەخۆشیەکەیە. چارەسەری زۆر ئاسانە، بەس پێش چارەسەر چی گرنگە خۆمان چۆن ئەپارێزین لە نەخۆشی پشیلە. ئەویشە ئەوەیە کە هەموو ژنێکی هەموو ئافرەتێک هەموو کەسێک یەک گۆشت زۆر جوان بکڵێنێ، 2 سەوزە شۆردنەوە زۆر بەباشی یعنی بە ڕێگای بڵێن علمی بشۆرێتەوە و سەحی. ئەمە خۆپاراستنە لە نەخۆشیەکە. ژنی دووگیان ئەگەر هەستی کرد کە منداڵی لەبار ئەچێت ئەبێ پشکینین بکات یان کەسێ هەستی کرد نیشانەکانی هەیە ئەبێ پشکینین بکات بۆ ئەو نەخۆشی یان پشکینینەکەش پشکینێکی ئاسانە لە ڕێگای خوێنەوە ئەکرێت کە نەخۆشەکە ئەڕوات پشکینینی بۆ ئەکەن ئەڵێن هەتە بەس خەڵکی ئێمە تۆزێ شتێک هەیەت بەغەڵەت تێگەیشتووە. ئێمە هەموو کەسێک کە ئەڕوا پشکینین ئەکە پشکینینی دژەتەن IgG و IgM کە سەیرەکە IgG-کەی پۆزتیڤە ئەوە نیشانی ئەوە نییە کە نەخۆشیەکەی هەیە، ئەوە نیشانەی هەیە ئەوەیە کە نەخۆشیەکەی توش بووە و بەرگری هەیە ئەو پێویستی بە عیلاج نییە. بەس ئەگەر دژەتەنی IgM-کەی پۆزتیڤ بێ ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەم نەخۆشە هەڵگرە و پێویستی بە چارەسەرە. چارەسەرەکەش ئەوەیە سەردانی دکتۆر بکە بە زووترین کات حتا چارەسەر وەرگێ و کاتش نابێ دووگیان بێت، ئەگەر دووگیانیش بەوە دکتۆرەکە چارەسەری ئەکات. لەبەر ئەوە خۆپاراستن باشترین شێوازە بۆ هەموو کەسێ لەوەی کۆرپەڵەکەی تەواو بێ و هیچ مشکلەی نەبێ. دەربارەی دەردەپشیلە بۆیە هاتوونەتە ئەم کلینیکی کە تایبەتە بە پزیشکانی ڤێتێرنەری
پامەکەمان ئەوەیە کە هەموو پشیلێک پیس نییە وەک لە درێژای بەرنامەکەمان باس کردوون هەموو پشیلێک دەردەپشی لە تووشی مرۆڤ ناکە و تەنها لە سایە بیستی دەردەپشی ڕێگەی پیساییەوە دەگوازرێتەوە ڕێگەکانی تری گواستنەوە وەک بۆمان باسکردن لە درێژای بەرنامەکە بریتە لە سەوزە و میوە چەقۆی گۆشتجنین خودی گۆشت ئەگەر بە باشی نەکڵێ و هەروەها نان ئەگەر نانەکە قالۆنچە مێش یاخود مشکی بەرکەوێت تەنانەت ئاوی خواردنەوە گەر ئەوانە ئاژەڵێکی توش بوو بەوانە بەسەریاتێ پەڕێ دەکرێت نەخۆشیەکە بۆ مرۆڤ بگوازێتەوە یەکێکتر لەو ڕێگانە بریتێ لە قوتوی خواردن قوتوی خواردنەوە گازەکان کە سەرەکە لە پشت یەکسەری خۆیتەوە پێشەوە بە ئاو و سابوون بیشۆ اینجا بیخۆ ئەم ڕەنگە شینە ئەمایان پەمەییە پەمەی هێمایە بۆ خانمان شینیش هێمایە بۆ پیاوان دەردەپشیلە نەخۆشیەکە تووشی پیا و تووشی خانمانی شەبێ بەڵام کۆنیشانەکان و دەرەنجامەکانی زیاتر لە خانمانە دەرەکەی بە تایبەتی لە مەسەری لە بارچوونی مناڵانە وەک میوانی بەرنامەکە باسی کردێکێک لە توێژینەوەکان دەرخستووە لە ساسی حوت بۆ لە سا چلودی هۆکارەکانی لە بارچوون لە عێراقا بەپێی یەکێک لە توێژینەوەکان بریتی بۆ لە دەردەپشیلە لەبەرەوە و ئامۆژگارەکرێت کە خانمان بە تایبەتی لە کاتی دووجانیە بەوریای مامەڵە لەگەڵ پیسایی پشیلیا بکەن و بەوریایەکی زیاترەوە مامەڵە لەگەڵ گۆشت و مریشک و سەوزە شابکەن شێوازی شوشتنەوەی سەوزە زۆر ئاسانە ئەوە یەکە ئاو خوێ بەکاربێنە بەڵام پێشەوەی سەوزەکە بکەیت ئاوەکەەوە خوێەکەی تێکە خوێکەی بچێنەرەوە اینجا سەوزەکەی دەتا 15 خولەکتیا بەجێ بێڵە و پاشەوە بە ئاو بیشۆرەوە و ئیتر سەلامەتە بێ بۆ خواردن چونکە بەم شێوەیە ئەو گەرایی کە نەخۆشیەکە دەگوازرێتەوە دەتەقێ بەهۆی ئاو خوێەکەەوە لە ڕێگەی سەوزەوە بە نیسبەتی چەقۆ بە ئاو سابوون بیشۆ یاخود بە ئاو ئەوەی کە پێڵەن زاهی حاجەت بەوە بیشۆ و هەروەها ئەو چەقۆی کە بۆ گۆژین بەکارهێنی بۆ مریشکجنین بەکاری مەهێنا و ئەو چەقۆی کە بۆ گۆشت و مریشک بەکاری هێنیت بۆ سەوزەجنین و تەماتە و خەیارجنین و پیازجنین بەکار مەهێنن کە ئاسانترین ڕێگە بۆ ڕێگەگرتن لە گواستنەوەی نەخۆشیە بریتێ لە پاک و خاوێنی وەک بۆشمان باسکردن سەرباری هەمووەمانە لە سێ کەس لە جیهانە وا چاوەڕانەکرێت کەسێکیان کە دەردەپشیلەی هەبێ خۆی هەربێڵقی داهاتووی چارە تایبەتە بێ بە نەخۆشیە زایندەکان ئەو نەخۆشیانی کە لە ڕێگەی سەررجەیکردن و سێکسکردنەوە دەگوازرێتەوە هەتاو کاتە هیوادار مەرگیز پێویستان بە پزیشک و نەخۆشخانە و دەرمان نەبێ ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیایی کورتسات قبول بفەرمونون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ